بەتایبەت ئەو خوتبەیەدا ڕوئەکەمە بانخوازان ڕیژداران ئەوانەی کەوا پەیامێکیان هەڵگرتووە لەسەر مینبەرەکانن یاخود پەیامێکی بانخوازیان دەستداوەتێ یاخود هێندێک گەنجن ڕیشێکی گەورەیان بەرداوە شەڵواریان کوور کردوتەوە واجباتەکان و سونەتەکان جێبەجێ دەکەن ئێستا وای لێ هاتووە ڕێزمان بۆ ئەوانەی چاک و باشن ناخیان دڵ و دەرونیان وەکو ڕواڵەتیان پاکە بەڵام لەبەر کۆمەڵێک خەڵکێک کەوا ناوی دیندارەتی هەڵگرتووە واللهی جنێودان لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە مەجلیسەکان لە وتارەکان لە دەرسەکان لەسەر مینبەرەکان لەبەروان بەبەر خەڵکێکی بازاڕی ناکەوێ ئەو جنێوەی هێندە لە بانخوازان و لە ڕیژداران و لە بەناو دیندار و بەناو موحیدەکان کە دەیدەن واللهی کابرایەکی بێدین کە باوەڕی بە هیچ دینێک نییە باوەڕی بە هیچ کتێبێکی ئاسمانی نییە والله ئەو جنێوانە نادا برام مرۆڤی موسڵمان و ئیماندار چۆن دەبێت دەمشڕ بێ یعنی ئێمە دەبینین خەڵکێک هەیە لە خوتبە ئامادە دەبێ ڕیشێکی ئەوەندەی بەرداوەتەوە والله جنێوی وا دەدە جنێوی وا دەدا شەیطان تەریخ دەبێتەوە شەیطان یعنی کامە ئینسانی کافرە مرتەدا ملحیدە ئەو جنێوە پیسانە نادا ئەوە چ زۆرە دینداریەکە ئەوە چۆن موسڵمانێتێکە لەکوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت جنێوی بە نەیارەکانی خۆی داوە هەموو قورئان سەیرکە هەمیشە پەروەردیگار داوای لێ کردووە بە بەڵگەی بەهێز و ڕەوشنکەر وەڵامیان بداتەوە تۆ ئەگەر دینداری و موسڵمانی کەسێک دژایەتی ئەم دینەت دەکا یان منێک هەڵەیەکم هەیە مامۆستایەک هەڵەیەکی هەیە مەردی پیاوی بە بەڵگەوە جوابی بدەرەوە بە بەڵگەوە بە عیلمەوە بە زانستیەوە وەرە نێو ئەو مەیدانە تۆ ڕیژێکی گەورەت بەرداوەتەوە لە دەمشڕی و لە جنێودان بە زانایان و بە عولەمایان و بە ئەهلی دین و بە موسڵمانان زیاتر هیچ شتێکی تر لە ناخو لەسەر زباندانیەوە چۆن موسڵمانەتێکە برا موسڵمانەتی ئێستا لە نێو زۆر خەڵک بۆز بۆتە ڕواڵەت ناخی پیسە ناخی بۆگەنیوە دەمی شڕە هەموو دینی لە ڕیشێک کۆ کردوتەوە پەروەردیگار لە قیامەتە لەسەر ئەوە من سزا نادەبۆ هەتای لە دۆزەخا بمهێڵێتەوە کە ڕیشێکم گەورە نەکردووە باشە بەڵام لەسەر ئەوە سزام ئەدە و عەزابم ئەدە و لە دنیاە جاری وا هەیە بەهۆی لە ئیسلام دەرەچم لە ئەوەی کەوا جنێو بە هەموو موسڵمانێک دەم لە کافرکردن لە جنێودان لە لەعنەتکردن لە تانە و تەشەردان لە بوختانکردن لە هیچ شتێک سڵ نەکەمەوە زمانم نەجێڕمەوە بەتایبەت بانخوازان مامۆستایانی ئاینی دەبێت زۆر ئاگایان لە خۆیان بێ نابێت لە خۆیان بوەشێنەوە لەسەر مینبەرەکان جنێودەن چونکە گەنجێ خەڵکێک کە گوێ لێ دەگرێ وەکو ئەو دواتر دەمشڕ دەبێ وەکو ئەو جنێو دەدا ئێستا وای لێ هاتووە زۆر جار من خۆم ئێوە دەبینن کە خەڵکێک بۆمان دەنووسێ ئەوە چ زۆرە موسڵمانێکە کە جنێو دە خەڵکێکی بازاڕ و بێدین بۆمان دەنووسێ دەڵێن ئەوە دینەکەین گۆیە هەمووی بریتە لە جنێودان هەمووی بریتە لە دەمشڕی پەنا بە ڕەب العالەمین پەروەردیگار منیش و ئێوەش بپارێزێ لەم دەمشڕیە کە دوورە لە سونەت و لە ڕێباز و لە ڕێکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەو فەرمایشتانەی کەوا خوێنمانەوە بۆمان دەرکەوت کەوا جنێودان لە ئیسلامدا حەرامە لە هەمووی خەتەرتر لە هەمووی ترسناکتر و دژوارتر ئەوەیە تۆ جنێو بە مرۆڤی موسڵمان دەی کەسێک کە موسڵمانە کەسێک کە ئیماندارە کەسێک کە ئەهلی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە تۆ ڕێگا بە خۆت بدەی جنێ و قسەی ناشرینی پێ بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود لێی دەجێڕێتەوە ڕەسوول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم سباب المسلم فسوق وقتاله كفر متفق عليه دەفەرمێت جنێودان بە مرۆڤی موسڵمان دەرچوونە لە گوێ ڕایێڵی خوددا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و هەروەها شەڕکردن و جەنگکردن لە دژی مرۆڤی موسڵمان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کافربوون و کوفرە و لە فەرمایشتێکی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی جنێودان بە مرۆڤی ئیماندار و باوەڕدار دەفەرمێ ساب المؤمن كالمشرف على الهلكة رواه البزار وقال المنذري إسناده جيد وقال الهيثمي رجاله ثقات پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم جنيو در بمروفي باوردار خريكا نزيكا تياب شيء بفوتي چون كسيك لليوارو لقراغي شاخيك وشيوكا خريكا برد بيتوا اگر بكويتا خواره وهلا هلا دبي لليوارو لقراغي بحركا ملواني نازاني اگر بكويتا نيو ام بحروي اخنكي تياب شيء وفوتي کەسێکیش کە جنێو بە موسڵمانێک دەدا
جنێو بە باوەڕدارێک دەدا ئەو کەسەیان نزیکە خەریکە بفەوتێت یا بچێ لە دایرەی ئیمان و ئیسلام بچێتە دەرەوە بۆ چونکە کە تۆ جنێوت بە کەسی بەرامبەردا تەبائی و برایەتی و یەکڕێزی لە نێوان مسلمانانە نامێنێ سەفی مسلمانان دەشێوێ ڕق و کینە دروست دەبێت و زۆر جار ئەم جنێوە کاردانەوەی دەبێت دەگاتە ئەندازەی شەڕ زۆر جار دەگاتە ئەندازەی کوشتن تۆ جنێوی پێدەدەی ئەو جنێوت پێدە دواتر بە شەڕێن دواتر چەک و سلێ هەڵدەگیرێ دەگاتە ئەندازەی ئەوە کە دەستان بچێتە خوێنی یەکتریەوە دوو مسلمان جاری وا هەیە دوو عائیلە بەرامبەر یەکتری دەوەستن لەسەر چەند قسەیەکی بەسیت کەوا بە یەکتریان گوتووە تا گەیشتۆتە جنێو و کوشتنەوە